لا شاری ئەولەر و لە وەڵی کۆنگرە ڕۆژنامەوانەکانی یانەی ئەولەر یەکێتی تۆپی عێراق کۆتایی بە خولێکی ئەی ئاسیایی هێنا بۆ ڕێنەتی تۆپی پێ لە خولەکە 24 ڕاینەر بەشداریان کردبوو ماوەی 30 ڕۆژ بەردەوامیە بوو بەیانیان وێوەران خولەکە بە شێوازی ڕاخاوتن و کردداری ئەنجام درا لا دوا ڕۆژی خولەکەش بڕوانامی بەشداربوون بە ڕاینەران بەخشرا و تاقیکردنەوەیان پێکرا و لایەندێکی نزیک دەرچوانی خولەکە بڕوانامی دەرچوونیان لەلایەن بەڕێوەبەرایەتی خولەکە پێدابەخشێت لە ڕابردوو بڕوانامەی ئاسیایی لە خولەکانی عێراق بەرزترین پلە بۆ کاری ڕاینەری بەڵام یەکێتی تۆپی عێراق بڕوانامی پرۆفشناڵی خستە بەردەستی ئەوانەی لە خولی ئەی ئاسیایی دەردەچن تاوەکو بەشداری خولەکە بکەن و ئاسی زانستیان و ڕاینەریان بەرزتر بکەنەوە. تقریبا 30 ڕۆژ پێچوو 24 ڕاهێنەر بەشدار ببوون ئەوانەی کە بەشدار بوون لە دەورەی ئەی ئاسیاویە گەورەترین شەهادەیە تاکوی ئێستاکە لە عێراق دەدرێتەوە ئەوە دووەم جارە ئەمە لە شاری هەولێر دەکەینەوە زۆر سوپاسی ئەوانە دەکەین کە پاڵپشتمان بوون ئەوانەی کە لەو دەورەی ئەوڕۆ شەهادەمان تەوزیع کرد ئەوانەی بەشدارن نەک شەهادەی ئەوەیە کە ناجح بووینە لە دەورەکەی ئەوانەی کە هەمووی پەیوەندی بە مدەڕیبەکە و یاریدە دەرەکەیتی چونکە ئەوان ئیمتیحاناتیان دەکەن و شەرتیش نییە هەموو ناجح بن و هیوادارم هەموو کە ئەو شەهادەیە وەردەگرن پەرە پێ بدەن بە شەهادەکانیان بتانن ئەو معلوماتەیە ئەو زانستەی وەریان گرتێ بگەینە ئەو یاریزانانە کە لایەنەکانن هەتاکو ئەمە بتانین ئەو دەورەیە بە شێوەی ڕێک و پێک و ئاکادمی بگەینە یاریزانان. بە شێوەیەکی گشتی استفادەیەکی زۆرمان کرد یعنی دەورەکە بەخۆی ماوەکی زۆر بوو کە نزیکەی 30 ڕۆژ بوو دەتوانم بڵێم لە ڕووی نەزەریەوە لە ڕووی عەمەلیەوە هەتا حەدێکی زۆر بابن ئەوەی زۆر باشی دانی لە ڕووی تەعاملکردن لەگەر لە ڕووی تەکتیکیەوە لە ڕووی تەحلیلی گەمە لە ڕووی ئوسلوبی گەمەی